داوا لە هاندەران و ئیدارەی یانێ هەولێر دەکەم بێن بە بەهانەی یانەی نۆرۆز بن. شاری هەولێر دەرکان واڵایە لە بۆ هەموو یانەکان ئەمە کوردین بە پشتی یەکدری بگرین. کاک سەفین یاسین بەهانەی یانەی نۆرۆز دی. ڕاستی دوێنێ مامۆستەفا خیر پەیوەندی پێوە کردم بۆ تکاتنەوە یانەی نەورۆز هانایان بۆ هەولێری نایە یعنی یارمەتی یانەی نۆرۆز بدەین. وڵای ئەمش گوتم بە هەموو ڕۆیەکەوە ئامادەمە. ئەمنش لێرە لە کەناڵە خۆشەویستەکەین گۆ داوا لە هاندەران و ئیدارەی یانێ هەولێر دەکەم بێن بە بەهانەی یانەی نۆرۆز بین. یانەی نەورۆز فەرقی نییە هەولێرە دۆکە زاخۆیە میم ئەوەیە ئەمە وەرزش تێکەڵی سیاست نەکەین. هەولێر هەموو جارێ یعنی دەرکە و ئەو شتانەی واڵایە لە بۆ هەموو نادیەکان بەڕاستی بەتایبەت یعنی نەورۆز بەخۆی داوای یارمەتی بکە ینی هەولێر کو یارمەتی نادا. داوا لە جەماوەریانەی هەولێر دەکەم ڕۆژی جومعی ئەگەر یانەی هەولێر لەگەڵ شوتە لە مەلابی خۆمان یاری هەبوو ئەوە سندوقی دادنێن بە خۆیان دێن سەرپەرش دەکەن جەماعەتی یانەی نەورۆز دێم هەزار بی ڕوبعەک بی میم ئەوەیە با هەمومان یارمەتی یانەی نەورۆز بکەین. داوا لە خەڵکی دهۆک و زاخۆ و کەرکووک و هەموو شارەکان دەکەم بابێن یارمەتی یانەی نەورۆز بکەن. ئەو لێ قەومایە سبە دوبێ خوانە خواستە لە ئێمە بقەومێ ئەوانش دێن بەهانەی مەدێ. یانەی هەولێر شاری هەولێر دەرکان واڵایە لە بۆ هەموو یانەکان یعنی ئەگەر ئەوان قسەی ناشرن بەریانەی هەولێر جەماوەری یانەی هەولێر کرابی ئەمە بە گوڵ و بە چەپکە گوڵ جوابی ئەو شتیان دەدەینەوە. بڕاستی فەرقی نییە سلێمانی بی هەولێر بی دۆک بی زاخۆ بی مهم ئەوەیە ئەمە کوردین بە پشتی یەکدری بگرین. جەماوەری یانەی دهۆچیش هەولێرش دێ پاڵپشتی زاخۆش دێ ئەو کاتی پاڵپشتی یانەی نەورۆز دەکا. لێرەوە داوا لە کاک سەفین سەرۆکیانە ئەرێوەڵا ڕۆژەکە ئیوێ بە بەهانەی یانەی نەورۆز بێ یعنی بەخۆیان داوایان کردیە سەرمایەدارێکی هەولێر بەهانەی یانەی هەولێرات بە سەرمایەدارەی ئێمە بەهانەی نەورۆزش بێ فەرقی نییە تازە ئاماژەم بۆی کرد. ئیشاڵڵا مژدە خۆشیان بە هاندەران یانەی نەورۆز دەم کاک سەفین یاسین بەهانەی یانەی نەورۆز دی.